بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز باز لە مێژووی پارتیگەری کۆماری جاپا دەکەین کە ئێستایەکێکرد لە پارتە سەرەکیەکان و ڕکابەری پارتی دادوگەشە پێدانی دەسەڵاتدار دەکات. پارتی گەلی کۆماری و سەرۆکەکانی دەرە لە 9 ئەیلولی 1923 لە ژێرناوی پارتی گەل دامەزراوە، لە 1935 ناوەکەی گۆڕدراوە بە پارتی گەلی کۆماری لەلایەن مستەفا کەمال ئاتاتورک دامەزرێنەری دەوڵەتی تورکیا دامەزێنراوە. بەڵێ سەبارەت بە سەرۆکەکانی ئەو پارتەیە کەمین سەرۆکی 1923 بۆ 1938 کەمال ئەتاتورک بووە کە دامەزرێنەری تورکیایە و کەسێکە کە زۆر دژی کورد و دژی ئاینی پیرۆزی ئیسلامیش بووە. لە 1938 بۆ 1992 عیسمەت ئینینۆ سەرۆک بووە، لە 1972 بۆ 1980 بڵند ئەجەوید سەرۆک بووە، لە 1980 تاوکە 1992 پارتەکە لە تورکیا داخرا، لە 1992 دەستی پێکردەوە بۆ 2010 دەنیز بایکال سەرۆکی بووە، لە 2010 تا ئێستا کەمال کلیچداروغلۆ سەرۆکی پارتەکەیە. بەڵێ سەبارەت بە پارتی گەلی کۆماری لە هەڵبژاردنەکاندا لە یەکەم هەڵبژاردن لە 1946 لە سەدا 78 دەنگەکانی 87 دەنگەکانی بەرەستێناوە 435 کورسی کە بەتەنیا حکومەتی تشکیل کردووە، لە 1950 پارتەکە لە سەدا 39.9 دەنگەکانی بەرەستێناوە 69 کورسیە، لە 1954 لە سەدا 34 دەنگەکانی بەرەستێناوە 31 کورسیە، لە 1950 لە سەدا 41 دەنگەکان 187 کورسی بەرەستێناوە، لە 1961 لە سەدا 36 دەنگەکانی بەرەستێناوە 173 کورسی، لە 1969 لە سەدا 27.4 بەرەستێناوە 143 کورسیە، لە 1970 لە سەدا 41.4 213 کورسی بەرەستێناوە، لە 1995 لە سەدا 10.7 دەنگەکانی بەرەستێناوە 49 کورسی پەرلەمانیە. بەڵ لە 1999 لە سەدا 8.7 دەنگەکانی بەرەستێنا نەیتوانی بچێتە پەرلەمان چونکە ئەو کاتە بربەستی لە سەدادەی دەنگەکان هەبوو، هیچ کورسێک نەیتوانی بچێتە پەرلەمان و کورسی بەرەستێنێت. لە 2002 لە سەدا 19.4 177 کورسی بەرەستێناوە، لە 2007 لە سەدا 20.9 112 کورسی بەرەستێناوە پارتی گەلی کۆماری، لە 2011 لەو کاتێک کەمال کلیچداروغلۆ بۆ بە سەرۆکی پارتەکە لە سەدا 26 دەنگەکانی بەرەستێناوە 135 کورسیە، لە 2015 لە سەدا 25.3 کە 134 کورسیە، لە 2018 دوای هەڵبژاردننی پەرلەمان لە سەدا 2 لە سەدا 22.6 دەنگەکان 146 کورسی بەرەستێناوە. بەڵێ ئێستا پارتی گەلی کۆماری کە میراتگیری کەمالیزم و خۆی بە میراتگیری کەمالیزم و ئالمانیەت دەزانێت لە کارنامەکەی باسی هەڵواشانەوەی سیستەمی سەرۆکایەتی دەکات و گێڕانەوەی سیستەمی پەرلەمانی و بە هەمان شێوە باسی باشکردنی دۆخی ئابووری وڵات دەکات، موچە بۆ هەژاران زیاد بکەن، هەلی کار بەرەخسێنن و بە هەمان شێوە زیادکردنی موچەی خانەنشینە. بەڵێ سەبارەت بە پارتی هەر لە کارنامەکەیدا باسی پتەوکنی پەیوەندیەکانی تورکیا دەکات لەگەڵ یەکێتی ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل و گەڕانەوەی ئاوارە سووریەکان کە ژمارەیان 3 ملیۆن و نیوە و بەهێزکردنی پەیوەندیەکان لەگەڵ ڕژێمەکەی بەشار ئەسەد. ئەمە کارنامەکەی کەمال کلیچداروغلۆ و پارتی گەلی کۆماریە. بەڵاوی کە بینیتان مێژووی پارتی گەلی کۆماری و بەشداری بوو لە هەڵبژاردنەکاندا. بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان